خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین بەپێی هەموو یاخودە پێرجارنامەی مافی مرۆڤ و مافی مناڵ و مناڵ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە پێویستە بپارێزرێت لە هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە بینین لە ترافیک لایتەکان یاخود لە شوێنە گشتیەکان یاخود لە کافتێریاکان مناڵ کارەکات ئەمەش کاریگەری و دەرەنجامێکی خراپی ئەبێ لەسەر داهاتووی ئەو مناڵە لە هەرێمی کوردستان وێڕای کەڵەکەبوونی قەیرانەکان وێڕای ئەوەی کە کۆی گشتی مرۆڤەکان لە قەیرانی زۆرا و زۆر و ڕوبەڕووی قەیران بوونەتەوە تا چەند گرنگجی بە پاراستنی مافی مناڵ دراوە و تا چەند کار لەسەر ئەوە کراوە کە ئەگەر مناڵێک بە شێوەیەکی هەڕەمەچی بخرێتە سەر شەقامەکان دوجار دەرەنجامەکەی چی ئەبێ ئامارەکان چی دەڵێن مەترسیەکان چین ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ڕێکخراوێکی کوردستانیە ساڵانێکی زۆرە لەو بارەوە کارەکات ئەم شەو ئێمە بەرنامەی ڕەهەنمان تایبەت کردو بۆ ئەم بابەتە بۆی بزانین لەم پرسەدا چی هەیە میوانەکانی ئەم شەوی بەرنامەی ڕەهەنت لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز ئاسۆ ئەحمەد توێژەر و ئەندامی لیژنەی پاراستنی مناڵ سوپاس کاگاسۆ سوپاس بۆ بەڕێستان هەروەها لە هەولێرەوە بەڕێز نایف ئەغازی بەڕێوەبەری سنتەری مناڵ پارێز لە هەولێر هەروەها لە شاری دهۆکەوە بەڕێز سەلیم محەممەد بەڕێوەبەری سنتەری مناڵ پارێز لە پارێزگای دۆک سوپاس بۆ هەرسێ میوانی ئازم هەرچەندە بڕیار بوو کۆمەڵێک لایەنی تری پەیوەندیدار بەشداری بەرنامەکە بکەن بەڵام هەر یەکە و بە هۆکارێک لە دوجار بەشداریان نەکرد ئێمە لەگەڵ هاوڕێیانمان لە ڕێکخراوی مناڵ پارێز دەست پێکەین کاگاسو ئێوە چیتان کردووە ینی ڕەنگە بۆ زۆر لە بینەر لەناو هەموو قەیرانە باسکردنی ئەم دۆخە تایبەت بێت بەڵام ئێوە وەکو پاراستنی مافی مناڵ چی کراوە لە شاری سلێمانیە و بە تایبەتی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان بەڵێ زۆر سپاس ڕێزمێ بۆ هەردوو میوانی ئازیز لە ڕاستیە دیاردەی ئیشکردنی منداڵ بە پێی پێوەری ستانداردی UN بێت زۆرێک لە وڵاتانە ڕێژەی مناڵ ئیشکردیە زۆرە کە شەڕ و ئاژاوە و کێشەی اقتصادی و سیاسی تایە بەردەوامە واتە ئەو وڵاتانەی کە لە ڕووی بارودۆخی سیاسی و اقتصادیەوە مستەقیر نییە زیاتر ئەو وڵاتانە دیاردەی مناڵ ئیشکەری تایە هەر بە نمونە یانی لە واقعی بینین وڵاتانی ئەفریقای باشوور بە نمونە یاخو وڵاتانی ئەمریکای باشوور وەکو بەرازیل ئەرجەنتین ئۆرۆگوای فەنزۆلیا ینی بە وڵاتی عێراقشەوە یعنی ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەو پێوەرانەی کە UN دایناوە ڕێگایەکی دروستە بۆ ئەوەی کە پێمان بڵێت ڕێژەی مناڵی ئیشکەر زیاتر لە وڵاتانەیە کە بە شێوازێکی ناتەندروست مناڵ بەکاری هێن و یەکێ لەو هۆکارەکان تەمەند چەندین هۆکار هەیە بۆ ئەوەی کە مناڵ ئیشی پێ بکرێت یەکێ لەو هۆکارانە بۆ نمونە ڕێژەی هەژاریە هەژاری چی بەمانای اقتصادیەکەی چی بەمانای تەوعی و هۆشیاری کۆمەڵایەتی یعنی ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە منداڵ ئیشی پێ بکرێت و ئامارەکان ئەوەمان پێڵێن زیاد لە 250 ملیۆن مناڵ لە جیهانە ئیشی پێکرێ بەداخەوە 1 ملیۆن لەو مناڵانە لە عێراقا ئیشیان پێکرێ بە هەرێمی کوردستانیشەوە جگە لەوەی کە 3 ملیۆن مناڵ لەژێر مەترسی هەیە بەڵێ لە هەرێمی کوردستانە چۆنی ئێوە گەر ڕووپێویەکە بێ لە ڕابردۆ تا ئێستا بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2016 هەستاین بە ئەنجامدانی ڕووپێویەک لە ئێستا ئەو لیژنەی کە هەمانە لەسەر بەرمەبنای ئەو ڕووپێوێ دامەزرا لە ساڵی 2016 کە کاتێک شاڵاوی کۆچ و مەهاجیر ڕووی کردە کوردستان ئاوارەیەکی زۆر پەنابەرێکی زۆر کۆچەرێکی زۆر ڕویان کردە هەرێمی کوردستان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە وەزیفەی خۆی زانی کە هەستێک بە ئەنجامدانی ئەم ڕووپێوێ ڕووپێوێکە پرۆژەیەکی
لێ دروست بوو لێگەڵاڵە بوو لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوە ناوخۆیەکان ڕێکخراوە نێودەوڵەتەکان هەستان بە چەندین کۆبوونەوە بۆ ئەوەی کە ئەم مناڵانە بپارێزین و چیدر ئیستیغلال نەکرێن و بازرگانیان پێوە نەکرێ. خۆشبەختانە لە ساڵی 2007 لەسەر بەرمەبنای ئەو مەسحە لیژنەیەک دروست بوو بە ناوی لیژنەی پاراستنی منداڵ. لیژنەی پاراستنی مناڵ چێ لە ئێستا بەتایبەت؟ ئەرکی ئەم لیژنەیە چاودێری و ڕستکردنی ئەو مناڵانەیە کە لە ترافیک و شوێنە گشتەکان و ناوبازارە ئیستیغلال ئەکرێن، یاخود لە کافی و ترافیک لایت و کافتریاکانە یاخود لە سنتەر و گەیمەکانە ئەو مناڵانە ئیشیان پێ ئەکرێ، ئیستیغلال ئەکرێن، تونوتی ژیان بەرامبەر ئەکرێ. ئەم لیژنەی هەڵەسێ بە متابعە و ڕستکردنی ئەو مناڵانە لە ڕێگەی دوو توێژەرەوە هەروە 6 پۆلیسەوە لە 6 پۆلیسی هۆبەی پۆلیسی نێوجەوانان هەروە قایمقامەتی سلێمانی. ئەم لیژنەیە لە نێوان مناڵپارێزی کوردستان و هۆبەی پۆلیسی نێوجەوانان و قایمقامەتی سلێمانیا دامەزراوە. شەو و ڕۆژ کارەکا بۆی ئەو مناڵانە بپارێزرێت بۆ ئەوەی پارێزراو بن لە بەرکەوتن و تونوتیژی هاوڵاتیان و هەروە لە ناوخۆشیانە. باشە تا چەند مەسەلەن چۆن ئێوە مەسەلەن ئەو مناڵە ئەپارێزن چۆن ئەیدۆزنەوە چۆن پەیوەندی پێوەکەن ئەو چۆن پەیوەندی بێەوە کە مەسەلەن ڕەنگە هۆشیاری یان نەتوانێت پەیوەندی بکە نەتوانێت لە خۆی بپرسێتەوە چۆن ئەتوانێت ئێوە چۆن دەستان پێیانەگا؟ خۆی ئەرکی لیژنەکەی ئێمە بەو شێوازەیە لە بەیانیوە سەعاتنەوە بە شێوازێکی مەیدانی دەرەچێت، دوو پۆلیس دەرەچێت لەگەڵ توێژەرێکە بە مینی پاسێکەوە هەموو ئەو شوێنانی کە گومانی لێ ئەکرێت کە مناڵتیایە ئیشەکات وەکو کافیەکان وەکو ترافیک لایتەکان وەکو ناوبازار وەکو ئەم شوێنانی کە ڕۆژانە ئەیبینین و بەرکەوتمان هەیە لەگەڵیانانە ئەو سەردانی ئەو شوێنانە ئاکەین. کاتێک کە ئاچین مناڵێک ئەبینین کلێنسە فرۆشی علاگا فرۆشی ئاوە فرۆشیە یاخود بە پاساوی ئەوە سواڵەکە خەڵکی بێزارەکە ئێمە ئەو مناڵە ڕست دەکەین ئەی بنە پۆلیسی نێوجەوانان فۆرمێکی بۆ پڕەکەینەوە یاخود هەندێک جا ئەگەر کەسوکاری نەیە وەلی ئەمرەکەی نەیە ئەگەر دایک و باوکێتی یاخود کەسوکارێتی خۆمان مناڵەکە بینە ماڵەوە هەوێ و ناسنامەی کەسی یەکەم دایک و باوکی لێ ئەسەنرێت لەگەڵ فۆرمەکەی هاوپێچەکرێ ئەبرێتە بەشی یاسای قایمقامێت دوجارش لەوێەوە ئەبرێتە بەشی دادگای نەوجەوانان و بۆ شێوازە بۆ ئەوەی جارێکی تر مناڵەکە ئیستیغلال نەکرێت و بازرگانی پێوە نەکرێت. باشە زۆرترین ئەو مناڵانەی کە کارەکەن هۆکارە سەرچەکەی لە شاری سلێمانیا چییە؟ تەبعاً ئێمە پێش دیاردەی کۆچکردنی ئاوارە و پەنابەر ڕێژەی مناڵی ئیشکەر زۆر کەم بوو یاخود هەر نەبوو، بەڵام ئێستا بە بۆنەی ئەم دیاردەی کۆچکردنی ئاوارە و پەنابەرەکان و یا کۆچەرەکانەوە یا خەڵکی بڵێن بەغا مووسڵ سەلاحەدین ئەنبار سووریا هەموو ئەم شوێنانە کە هاتنێتە هەرێمی کوردستان وەکو شوێنێکی ئارام ئەم مناڵانە ئیستیغلالی ئەوەیان کردووە و یەکی لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم مناڵانە کۆچەرین واتە شوێنی جوگرافی خۆیان گۆڕیوە. یەکی لە هۆکارەکانی تر ئەم مناڵانە هەژاریەکەن بە پاساو کە ناتوانن دەخلی یومیان یعنی ئەوە نییە داهاتی ڕۆژانیان ئەوە نییە کە بتوانن خێزانەکەیان بژێنی بۆیە ئەم خێزانانە مناڵەکان ئیستیغلالەکەن بۆ ئەوەی کە بیانکەن بە سەرچاوی داهاتی خێزانەکانیان. بەڵێ پرسیاری ترمانە بێ کاگاسۆ کاک نایف ئێوە لە هەولێر چۆن توانیوتانەیان چۆن هەوڵتان داوە کە دەستان بگا یان ڕووپێوی بکەن بۆ ئەوەی بتوانن کار بکەن لەگەڵ ئەوەی لەگەڵ پۆلیسی نێوجەوانانە بۆ ڕێگریکردن لە بەکارهێنانی منداڵ یا خۆ ئیستیغلالکردنی منداڵ؟ بەڵێ زۆر سپاس. ئەو مۆدیلەی کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان نیشی پێ دەکا ڕاستەکەی داهێنانی منداڵپارێزە کەوە تیم دروست بکرێ بە هاوبەشی لە نێوان پۆلیس و توێژەرانی کۆمەڵایەتی و تەواو توێژەرانی کۆمەڵایەتی ئەو بابرین کاربەندە کۆمەڵایەتیانی کە لەو تیمانە داهان بە پاڵپشتی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە خۆی پێشوە بێبەسەرەوە دوو جۆر ئیشکردنی منداڵمان هەیە. ئەو جۆرە منداڵانەی کە کاری ڕێکخراو دەکەن واتە شوێن کاریان هەیە ئەوەیە ئەم بەرپرسیارەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بەرپرسیارەتی مفتیشی عەمەلە پشکنینی کارە کە منداڵ بپارێزرێت لە کارە مەترسیدار و ترسناکەکان
بەشیشتریشیان ئەو منداڵانن کە کاری نەڕێکخراوی پێ دەڵێن چ ئەوانی دەستجێڕی دەکەن چ ئەوانەی بە پاساوی دەستجێڕی سوال دەکەن ئەویان بەرپرسیارەتی پۆلیسی نێوجوانە نەکە ڕستیان بکەن و بەڵێننامە یاسایی لەلایەن پۆلیسی نێوجوانانەوە لە کە سوکاریا وەربژێرێ. ئەو مۆدیلە ئەو تیمەی کە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لە هەر سێ پارێزگای لە سێ پارێزگای هەرێمی کوردستان لە دۆک و سلێمانی و هەولێر ئیشی پێ دەکا ئەوەیە کە پێشووتر پۆلیس با بڵێن حملات و کەمپینی دەکرد لە بۆ ڕستکردنی ئەو منداڵانە و دەستگیرکردنیان و تەسمیدکردن بە کە سوکاریان، بەڵام وەکو ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان هەستمان بە بۆشاتێکی کرد. هەڵسەنگاندنێکی دروستی تێدا نەبوو بۆ کە سوکار و بۆ منداڵەکە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابوووریەوە. بۆیە ئێمە پێشنیاری ئەو جۆرە مۆدیلەمان کرد لە تیمی هاوبەش دروست بکرێ ئەو منداڵانەی کە ڕاست دەکرێت لەلایەن پۆلیسەوە بە هاوبەشی لەگە کارمەندە کۆمەڵایەتەکان جگە لە ڕێکارە یاساییەکان کە ئەوە هەر بەرپرسیارەتی پۆلیسی نێوجوانانە بەرامبەریان دەگرێتە بەر، ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی هەر دەستین بە هەڵسەنگاندنی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری و هەتا دەرونی و خوێندنی ئەو منداڵی کە ڕست کراوە لەلایەن پۆلیسەوە، بەڵێ تەبعاً بە هاوکاری و هەماهەنگی پۆلیسەکان بۆ ئەوەی ئەمە هەتا سەردانی خێزانی ئەنجام بدەین و هەڵسەنگانی لێ بکەین. لە دوای هەڵسەنگانی دووەم کە لە سەردانی خێزانی دروست بۆمان ڕوون دەبێتەوە کە ئەو منداڵە پێویستی بە بەڕێوەبردننی کەیسا یاخود ئەو منداڵە فعلا ئیستیغلال دەکرێت یاخود بازرگانی پێوە دەکرێت لەلایەن کە سوکاریەوە یا لەلایەن کەسە گەورەکانەوە، ئەوە ڕێکاری شتی یاسایی بەرامبەر دەکرێتە بەر و کە ڕێگای ئاگادارکردنەوەی داواکاری گشتیە لە ئەو پێشرکاری بەرامبەر ئەو منداڵە ئەنجام دەدرێت. و ئەگەر لەو تیمەدا کارمەندانی کۆمەڵایەتی بۆیان ڕوون بۆ کە ئەوە فعلەن بارودۆخەکە بارودۆخێکی ئابوووریە، ئەوە هەوڵ دەدەین بە هەمانجی لەگەر بەڕێوەبەرایەتی کار هەوڵ بدەین ئیشێک بۆ کە سوکاری ئەو منداڵانە بدۆزینەوە، یاخود هەندێک کۆمەکی مادی سەرەتاییان بۆ ئەنجام دێن تاوەکو ئەو خێزانە دەکەوێتە سەر پێی خۆی. بۆیە بە هەمان شێوەی سلێمانی و دهۆک ئێمە لە هەولێر بە سوپاسەوە ئەو قایمقامێتی هەولێر لێژنەیەکی فەرمانێکی کارژێر لێژنەی پاراستنی منداڵ لە هەولێر دەست بەکارە و لەم مانگەشەوە ئەم لێژنەیە جگە لە پۆلیسی نێوجوانان جگە لە پۆلیسی ڕێکاری کە سەرۆک لێژنەکەی قایمقامێتە منداڵ پارێزی کوردستان کە سپۆنسەر و بابرێن محرکی سەرەکی ئەو پرۆژەیە مفتیشی کاریش لەگەڵمان هەماهەنگ دەبێت لە بۆ ڕستکردن و متابعەکردنی ئەو شوێنکارەکان جگە لەوانەی کە منداڵانەی بێ شوێنکارن. ئەو پرۆژەیە لە ساڵی 2021 بەردەوامە و لە سەرلایەنێک لە خۆ دەگرێت وەک لە هەندێک لایەن ڕوو کردەوە هەتا لایەنی ئەوەشیە لەسەر ئاستی کۆمەلگا ئێمە ئیشی لەسەر ئاستی کۆمەلگا دەکەین، هۆشیاری لەسەر ئاستی کۆمەلگا بڵاوکەینەوە کە تێڕوانینیان بەرامبەر ئەو منداڵانەی ئیستیغلال دەکرێن یاخود ئیشیان پێ دەکرێتن بگۆڕدرێ ئەو لەلایەکی دیکە هەتا بابرین چینە جیاوازەکانی کۆمەلگا ڕاهێنانیان پێ ئەنجام دەدێت چوە وەکو مامۆستایانی ئاینی چوەکو پۆلیس چوەکو ئەو جیهەتە کۆمەڵایەتیانی کە بابرین ڕاستە خۆیان نەڕاستە خۆ مامەڵیان لەگەڵ منداڵ هەیە بۆی باشتر هەزمی ئەو قەزیەی بکەن کە قەزیەی ئیشپێکردنی منداڵە هەروەک لە سەرشتاشدا ئاماژدان پێداوە قەزیەکی جیهانیە، بەڵام ئەو بارودۆخە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیانی لە وڵاتی بۆ وڵاتیشتری هەیە ڕێزەکان بەرز دەکاتەوە یاخود نسبیان دەکاتن. بڵێ کاک نایف ڕەنگە مەسەلە نەک ڕەنگە ینی بە دڵنیاییەوە ئێوە ئەگەر مناڵێک کە بۆ نمونە ڕێگری لەوە بکەن یاخود بۆیان ڕوونکەنەوە بۆی کە ئەو منداڵە لە بازار ئیش نەکە زۆر باوک هەیە بە تەنیا ناتوانن مەسەلەن کرێ خانووەکەی دابین کات مەسەلەن بژێوی ژیانی دابین کات، بۆیە منداڵێک کە پێویستی بەوەی کۆمەڵێک تایبەتمەندی بپارێزرێ بەڵام ئەو ئەی خاتە ئیشەوە ئەی باوکەکە چی بکات لێرە بەسەر ڕەنگە خەڵک پرسیارێک بکە یان باوکەکە پرسیاری من چی بکەم بۆی بتوانم ئەو ماڵ و منداڵە بژێنم، ینی چارەسەر چێ لەو کاتەیە. باڵێ خۆی بە پێی یاسا چارەسەر دیاری کراوە، بەڵام بەداخەوە لە دوای ئەو بابرین دۆخە ئابووری کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بەوە پرۆژەی پاراستنی چاودێری خێزان یاخود بەڕێوەبەرایەتی چاودێری خێزان لە بەپێی یاسای چاودێری کۆمەڵایەتی هەر خێزانێک توانای یاخود بێسەرش پەرش بوو
بابرێن سەرچاوێکی ئابووری نەبوو بۆ بژێوی خێزان دەبێت سوودمەند بێت لە تۆڕی پاراستنی خێزان کە موچەیەکە دیاریکراوە موچەکەی مقابلە بە کرێکارێکی بابرین غێر ماهر لە بڕگەی یاسایەکەی ئاماژە پێدراوە. بەڵام لە دوای 2013 و 2014 ئەو بارودۆخە ئابووری کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد پرۆسەی موچەی چاودێری خێزان بۆ ئەو خێزانەی کە یاخود کەسێکیانی ئیشیان بۆ بکە بەپێی ئەو شروتەی کە لە چاودێری خێزان هەیە وەستاوە. لێرەدا ڕێکخراوە خێرخوازیەکان یاخود دام و دەستگاکانی کە لە بوارە ئیش دەکەن تاڕادەیەک شانیان دایتە بەر، بەڵام ئەوە لە ئەساسدا بەرپرسیارەتی دام و دەستگا کۆمەڵایەتەکانە ئەوەک لە یاسایەکەدا ئاماژە پێدرایە. ئێمە وەکو ڕێکخراوێکدا پارێزی کوردستان لەم بەشەی جوابدانەوەی ئەو پرسیاری بەڕێزت بەشێکمان هەیە بە پێی توانە وەک باسم کرد هاو بەشێکمان هەیە لەگەڵ سنتەری دۆزینەوەی کار لەگەر بەڕێوەبەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئەو کەسێکە دەستی کاری لە ماڵەوە هەیە بەڵام فرسەتی ئیشکردنی نیە، ئێمە هەمانجی لە بۆ دروست دەکەین لۆی بتوانانی ئیشێک بدۆزێتەوە و ئەو خێزانانەی کە دەستی کاریان نییە کەەوە تا ڕادێک ژمارەیان تەسەوڕ دەکەم کەمتربی ئێمە بتوانین هاوکاری و کۆمەچیان بکەین تا لەسەر پێی خۆیان بوەستن و منداڵەکە لە مەترسی دوور بخەینەوە. ئەم هاوینە بەتایبەتی لە وەرزی هاویندا زیاتر منداڵ لە مەکتب دوورەکەوێتەوە و پشووی مەکتەبی هەیە ئەوانە تا چەند ڕێژەکە زیادی کردو بەتایبەتی لە ناو شاری هەولێرە کە ئەوەی کەەوە لیژنەکانتان بەریەکەوتنی لەگەڵیانە هەبێ. بێگومان پێشتر لە ڕووی کەلتوریەوە شتێک باوبوو کە هاوینان منداڵان بنێتە بەر ئیش بەڵام فعلا لە هاویندا بۆی ئەو کەلتورەوە لەوانەیە ئەو ڕێژەیە زیاد بێ. ئێمە لە سێ مانجی ڕابردوو بە پێی ئەو ڕستەی کە منداڵەکانی دەستژێر نەک ئەوەی خاوەن کار هاوبشی لە سەرەتادا ئاماژم پێدا مناڵی کارپێکردن لە ڕووی ڕێکخرا و ناڕێکخراومان هەیە ئەوەی کە ناڕێکخرا و ئێمە 238 منداڵمان لەو ساڵدا ڕست کردووە، بەڵام لە ساڵی پاردا لە 6 مانجی کۆتایی بابڕین لە مانجی 6 2021 تا نهایەتی ساڵ 492 منداڵ ڕستکرا بوو. لە ئێستادا لە 3 مانگ و نیو دەکا ئێستا تا چەند ڕۆژێک پێشێستا تەنها 248 منداڵ ڕستکراوە. بێگومان ئەوانی ڕستیش کراون زیاتر ئەوانی پار ساڵ پار 185 بەسەر و 185 یان ئاوارن بابرین نازحن ئاوارەی ناوخۆین و ببوورە 111شیان بابرین پەنابەر بوون خەڵکی ڕۆژاوا بوون مناڵان خەڵکی ڕۆژاوا بوون ئەوەی تریان کۆچەری و بابرین خۆی بوون. بلە ئەو ساڵدا لەو 248 منداڵی کە ڕست کراوە 139یان ئاوارن و سییان پەنابەرن و 44شیان کۆچەرین کەواتە ئاماژەیەک تا ئێستا نەمان بینیە. طبعا ئەو جوابدانەوەی ئەو پرسیاری جەناب دەمە دەبی مەسحی سەرتاسەری بکەین، بەڵام لەو ڕستکردنی کە ئێمە کردیتمان هیچ ئاماژەیەکمان نەبینیە لەوەی سەرکەوتیە یاخود دابەزیە. بەڵێ تا چەند منداڵەکان کاک نایف لە ناو شاری هەولێرە هی ناو خۆی شاری هەولێرن؟ بەڵێ ڕێژەکەی کەمە بێگومان لەو ساڵدا ببوورە 25 منداڵ لەو سێ مانگەی ئاخیری کە ڕستمانکردنیە لە کۆی 248 منداڵ 25 منداڵیان خانەخۆین باقی دیکەیان کۆچەریەکانن و پەنابەرن و بابرین ئاوارن. بەڵێ منە لەو وەرزەیە بەشێکی زۆر ئەوانەی کە توانای داراییان باشە توان منداڵەکانیان بنێرنە خولی جۆرا و جۆرەوە، خولی فێربوونی زمان بێ، خولی تەقوێکردن بێ، خولی موزیک و کۆمەڵێک بابەتی تر بێ. ئێوە تا چەند یان سێکتەرێک هەیە کە بتوانن ڕەنگە و کەسە بژێوی ژیانی بای ئەوە نەبێت بتوانێت مناڵێک بنێرێتەوە، ینی یان ڕێکخراوەکان تا چەند هەماهەنگن بۆی بتوانرێت منداڵێک لەو حاڵەتیا بنێرێت تا خولێکەوە؟ ئەمە لە ساڵانی ڕابردوو خولی هاوی نەمان هەبوو لە بۆ بەتایبەتی لە بۆ گەڕەکە هەژار نشینەکان یان ئەو کۆمەڵگەیانی کە دەوروبەری شارن لەبەرەوەی توانێت ڕێکخراوێکدا پارێزی کوردستان توانایەکی دیاری کراوە و لەبەرەوەی عەدەدی منداڵانی کوردستان ژمارەیەکی زۆرە ناکرێت ئەوە لە توانای منداڵ پارێزی کوردستاندانە
خولی هاوینە بۆ هەموو ئەو منداڵانی هەرێمی کوردستان بکاتەوە بەڵام بە پێی توانە لە ساڵانی ڕابردوو ئێمە هەوڵمانداوە خولی هاوینە بۆ ئەو گەڕەکانە بکەین کە هەژار نشینین توانای داراییان یاخود ئاستی هۆشیاری خێزانەکە لەو ئاستەدانیە کە بتوانێت مناڵەکان بنێرتە بەر خولی فێربوون ئەجا ئەو خولە فێربوونی میهەنیبی یاخود زمانبی یاخود هوەریبی. بەڵێ کاک نایف گفتوگۆی زیاترەکەین کاک سەلیم دەم باش ئێوە لە دوهۆک وەکو مناڵ پارێزی کوردستان چیتان کردووە بۆ ئەوەی کە ڕووپێوی ئەو مناڵانی ئیشکەر بکرێت و تا چەند ڕێژەکە لە دهۆکە زۆرەکە وەکو زۆر جار باسەکرێت کە ڕێژەیە هەژاری لە دهۆکە لە ئاستێکی باڵایە بەداخەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بە دەرفەتێ گەلێک سوپاس. لە ساڵە 2021 هەیڤاسێ مە ساڵە 2020 هەیڤا 11 مە سەرپێچیەک کرد دهۆکێ بۆ دابزانی کانێ سەرجەمێ گشتیە بانزارۆکە چەندە دەرکات بۆ نزیکی 564 زارۆکە هەمی ئاستا و هەمی ژیا و هەمی جۆرێت کارا کاردکەن. پشتی مەف سەرجەمێریەدا ڕێکخرا منداڵ پارێز لە هەیڤاسێ ساڵە 2021 مە دەست لە ژناخۆی کرد هەروەکیە هەواڵت مە سلێمانیە و هەولێرێ بەحەس کردی مە دەست پێکرد کۆش دوو ڤەکولەرێن جوواکی پێک دێت و 6 پۆلیسن و دوو ناوەڵە دەست پێکرد لە سێ سەرپەرشتێت ڕێبەریە دەستەبەری کومەڵاتی بوون ئەمە فتیمە پێک هاتین و مە سەردانا جهێت سەرپەرشتێت ڕێبەریە دەستەبەری سەردانا جهێت کارکردنێت کرد ئەوێت زارۆک دەفکەسێکی کارت کرد دیف یاسای سەردەیە دیارکرد دیف یاسا عێراقی و دیف مەرجێت ڕێبەریە کاروبارێت کومەڵاتی و ڤەکولەرە جوواکی سەردانا ترافیک لایدات کرد سەردانا بازاریت کرد هەر شوێنێکی هەبوو vêrekê me formek bû dadgir demê me zarok dîl trafîkê eger care destpêkê ba me dît ba me çapêkê heftineka sivik geld kir ka tu bûçî kartke ka ji ber çê eger dîfa xunê twî bû nimûne gerekê pêdibî bît çe ravşewa ya xêzanê nabaş bît dargel xubeyn û çîne seredana xêzanekên da formekê bû dagirîn da sinêzik ravşa xêzanê nêrîn da sehkênê ka درست راسته بچی که فعلا محتاج شرکت ها نخیز آنها محتاج شرکت اگه فعلا یه محتاج با مشلای خوبه هر هاری کاری که ما پیچه با ما بود کرد بونو منم از چلک بزرگی کرین آن کاک سەلیم لا دووەک ئەم ساڵ بە تایبەتی لە مەرزی هاوینە ینی ڕێژەکە چۆنیە چەندە؟ والله ڕێژە وەک ژمارە بەردەستێ منینە بەس ڕۆژانە وەکی دەمێ زڤستانێ و خواندنێ ڕێژەکە زۆر کێم بوو ینی ئەکەم بەراورد بکەین بەری ئەم دەست کاری بکەین gelek bû rêje gelek bû yanî berî 2021 rêjek zor bû trafîk layeta bazara piştîngê zor berev kêm bûne çû hewerzê zivistanê rojê hemiyê em geriyan me ev dîtin evê rojanet hatin bû nimûne texeka destnîşankiriya civakiye an kuçeriye an awareya xelkê dihokê diristî zîbzî menî me nedîtîne بس ورزه هاوینه وک همه خوشیه که بزرگی وکی ولکی وک آوده فروشید او برای خدای نسی که ساعته که دو وک فروشن افرجا زور راستی ورزه هاوینه و دم مدرسه نبید زیاتر من دالکان کاک سلیم زیاتر من دالکان هینا خوی شاری دوکن یاخود آوارن وکو مزانین آواره چی زور تاثیر دوگ ما اوتو بله ورزه زبستانه رژه هر زور آوارنه آواره و پنابرن ورزه هاوینه خلق دو که پترن طایبت الهاوینه و دم گرمه ئەوە کۆ پرسیاری لە کاک نایفم کرد ئێوە گەر کەسێک ئەبەنەوە لای خێزانەکەی ئەڵێ من لە ناچاریە کاری پێەکەم ئەتوانن چ دەست گیرۆیەک هاوکاریەکی ئەو خێزانەیان ڕێنمایەک یان ڕێنوێنێکی بکەن
ئەم دەستپێکت سەردانە خێزانێت کەین ئەکە مازانی وسایە وەکی مامۆستای گوتی مە چاودێری خێزان بۆ هەبولبەری 2013 پشتی 2013 ڕاستی بەداخەوە ئەڤەنەمایە ئەم هەندیشێن ئەگەر هەندیشێن و بێژنە زارێکی بلا زارێک شۆل نەکرد و کارێکی سڤک هەبیت بۆ کەسێ ماڵێ بکرد بجای کەس زارێکێکی ینی کەسێکی مازن خێزانێدا هەبیت ئەنجی بۆ بێ زارێکی بخۆ کار کرد کارێکی سڤک ئەم دەجارە بود بینین بۆ نمونە مەدبووکرینژی عەرەبانەک یا سامونا یا ئەوە بازاری تەنە فرۆتن هەفتشتە مەدبووکرین یانجی هەگەر چڕێک نەبوون ئەم پێکۆڵکەین زارۆکی بینە دەب کەسێکی دەینەکاری و ئەو کەسە سەرپەرشتیەوەی بکات کارێن خراپ بۆ ساخلامیەوەی خراپ بیت پێ نەکات کارێت گیران پێ نەدەتەکردن کارێت ماترسی پێ نەدەتەکردن و ئەم بەردەوام دیفچۆنێژی بۆ وی زارۆکیتکەن ئەبێ مەردەفی کەسی داکاری بەڵێ کاکسلم بەڵێ کاکاسۆ ئەو ڕووپێوی ئێوە لە سلێمانیا کردوتانە لە وەرزی هاوینە تا چەند ڕێژەی مناڵیش کرد زۆر بووە تا چەند ئێوە ئیشەکانتان وەکو لیژنەی پاراستنی مناڵ زۆرتر بووە بۆی بتوانن زۆرتر دەستان بە هەموو ئەو شوێنانە ڕابگات کە منداڵی کارەکات و هەماهەنگەکان چۆنی بۆ ئەوانم بۆ باسکەی لە شاری سلێمانی بەڵێ تاوان ئەم لیژنەیە لە ماوەی 5 ساڵی کارکردنیە لە ساڵی 2007ەوە کە دروست بووە بەردەوام ئیشی کردووە بۆ پاراستنی ئەو مناڵانەی کە کارەکەن و ئیستیقلالەکرێن و لەسەر شوێنەگشتی و ناو بازار ڕووپێوی ساڵی 2016مان وەکو سەرەتا ئاماژەیەکم پێە 424 مناڵ ڕەست کرا فۆرمیان بۆ پڕکرایەوە لە ڕێگەی ئەوە ئێمە کۆمەڵێ ئەنجامان دەستکەوت پێی وتین کە لە سا هەفتای ئەو مناڵانە لە خوێندن دابڕاون یاخۆ نەچونەتە بەر خوێندن کە ئەمەش ئاماژەیەکی مەترسیدارە و لە سا 90 ئەو مناڵانە خەڵکی IDP بڵین نازحین و لاجئین بوون هاتوونە هەرێمی کوردستان لە سا 1 بۆ لە سا 2 خەڵکی ناوخۆ بوون مناڵی ناوخۆ بوون یعنی ئەمانە کۆمەڵێ دەرەنجام بوو لەم مەسحا لەم ڕووپێوی پێی وتین کە ئاماژەیەکی مەترسیدار بوو خۆشبەختانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەم لیژنەی دروست کردووە هەمیشە هاوکارە بۆ ئەوەی کە ڕێژەی مناڵ ئەگەر بنبڕژ نەبوو بێت لایانی کەم بوو بێتەوە و فیدباکی مناڵەکان خۆیان خێزانی مناڵەکان خۆیان ئەوەمان پێڵێن کە ئەگەر ئەم لیژنەیە نەبێت ڕێژەی مناڵ زۆر ڕوو لە هەڵکشانەکات هیچ ئەوەی بەردەستان کەوتووە هیچ خێزانێکە بۆ کە مثلەن منداڵەکە بەکارهێنرا بێت مثلەن بژێوی ژیانیان ناڵم لەسەرەوە بوو بێ بەزلانی کەم توانی بێتیان بژێوی ژیانی خۆیان دابین کەم بەڵام منداڵەکە کاری پێکرابێ بەڵێ هەبووە بەڵێ ینی من بۆ خۆم کەیسی وام هەبووە ئەمان نەتوانین بڵین جۆرێک لە وردە کولتور ینی ئەو شێوازە ئیشکردنە کە کۆمەڵێ تەکنیک و تەکتیکی تیا بەکاری هێنن وەکو جۆرێک لە ناسنامە و شوناسیان لێ هاتووە وەکو چۆن کەسێک ناوی هەیە ئەوان ئەمە وای سێریەکەن کە ئەمە هیچ شکۆمەندی مناڵ ناخاتە ژێر پرسیارەوە هیچ کێشەیەک نییە بۆ مناڵ ئەوان وا بیرەکەنەوە لە کاتێکە کەیسمان هەو مناڵێکی 4 ساڵ 5 ساڵ لەسەر جادێ بە شەو بە ڕۆژ ینی ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە بەڕاستیەکەی لە بیرکردنەوەی ئەو جۆرە خێزانانە بۆیە سەرتا ئاماژم بۆیە ینی جۆرێک لە فەقیری لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتی و لە ڕووی هۆشیاری دەرونیەوە ئەم دایک و باوکان هەرگیز بیر لەو خۆتۆرە ناکەنەوە کە لەسەر ژیانی ئەم مناڵە هەیە کەیسمان هەبووە کچێکی 12 ساڵ لە قوتابخانە دێتەوە ناچێتەوە بۆ ماڵەوە ئەچێ بۆ بازار ئەچێ ئیشەکە تاوەکو نوێی شەو دەی شەو لە کاتێکە هیچ پێویستیشی پێی نییە مناڵەکەمان بردوێتەوە ماڵەوە پێمان وتووە کە ئەمە مەترسیە بۆ سەر ژیانی مناڵەکە کۆمەڵ هێشتمان پێوتوە دایکەکە دەستی کردو بەگریان وتێتی نەمزانێ ئەو مەترسیان لەسەر ژیانی مناڵەکەم هەیە ینی ئەمانە ینی خۆشبەختانە توانیمانە ئەم دیارترین کەیس کە تۆی نیگەران کردبێ هەموو کوتێژەر هەموو کۆندامی لیژنەی پاراستنی منداڵ لە منداڵ پارێز چی بۆ کاکاسۆ ئەو ویژدانی ئازاردە وەڵاهی زۆرێک لە کەیسەکان زۆرێک لە کەیسەکان بەڕاستی ئازارمان ویژدا هەمی بێگومان ئەوەی کار مناڵە هەمی ئازارمان ینی ویژدانمان ئازارەیات و ناڕەحەتمانەکە ینی معەزەب ئەبین بۆی کە مناڵ ئەبینین لەسەر جادە چونکە مناڵ ئەبێ لە ژینگەی کۆمەڵایەتی و مناڵی خۆیان بژی ئەبێ مناڵ بخوێنێ لەو تەمەنەیە
یەکێ لەو کەیسانە بەڕاستیەکەی ئەو کچە بوو تەمەنی 12 ساڵ بوو یعنی دوای کە تەلەفۆنمان بۆ کرا ئاماژەی ئەوە بوو کە دەستێژی سێکسی ئەکرێتە سەری ئەگەر نەچوونایە بەدەمیەوە بەڕاستیەکەی تەحەڕوشی پێکرا لە ناو بازارە بۆیە مناڵەکەمان بردەوە بۆ ماڵەوە دایک و باوکی تەعاهودی قانونیان پێ پڕکرایەوە خۆشبەختانە لەو کاتەوە ناتۆتە سەرجادە و ئێمەش بەردەوام کە بە دووادار چونتان کرد خێزانەکەی پێویستی بەوە بوو کە ئەو مناڵە 12 ساڵێک کە لە ژێر هەڕەشەی دەستدرێژی سێکسی شایە مەسەلەن کار بکات نەخێر 5-6 مناڵی هەبوو ئەوانی کەش بامان شێواز ئیشیان نەکرد ئەم کچە لە قوتابخانە هاتەوە ناچۆ بۆ ماڵەوە ڕاستەوخۆ 12 نیوڕۆکە هاتووە چۆ بۆ بازار لە شوێنێک ئیشیە کرد لە لای کەسێک بڕەپارەیەکی یاپی هیچ شێکشی نافرۆشت تەنها هاوکاریان نەکرد ینی جوڵانی سۆز و عاتیفەی ئەو خەڵکە بوو کە لەوێ بوون دوای کە مناڵەکەمان بردەوە دایکەکە زۆری پێ ناخۆش بوو کرد چی بوو ینی بەڵێ باوکی ئیشی پێ کرد و بەداخەوەندێ لەو کەیسانە کاکزانە باوکو دایکیان پیانەڵێن ئەگەر ئەمڕۆ یعنی وەکو جۆرە لە تارکێتی لاتوە ئەمڕۆ ئەگەر 10,000 نێنیتەوە بۆ ماڵەوە نێیتەوە ئەمڕۆ ئەگەر 15,000 نێنیتەوە بۆ ماڵەوە بۆ نییە بێتەوە بۆ ماڵەوە ئەم مناڵەش بە هەر شێوازێک بێت ئەوێ پەیایکە ئیتر بە هەر شێوازێک بێت زۆر جا بە ناوی بنێشت فرۆشتنەوە بە ناوی کلێنس فرۆشتنەوە بە ناوی ئاو فرۆشتنەوە بە ناوی ینی سوال شەکەن لەگەڵەوەیە بەداخەوە ینی وەشیاری خەڵکش لەو ئاستەیان نییە کە عاتفی کورد ئێمە زۆرتر بالضبط ینی فۆتۆکەی عاتفی خەڵکی ئەیان بەو شێوازە ینی من دوێنێ لە کافەیەک بووین تەلەفۆنیان بۆ کردین کە چەند مناڵێک لەوێ بوون کە چوین خاوەن کافەکە پێی وتین مناڵ چۆن نایەتە ئێرە لە کاتێکە گەنجی تایە وەکو جۆرێک لە فەخر و شانازی دەستەکە بە گیرفانە 20,000 بەم مناڵە یعنی ئەم مناڵانە بەڕاستی کاتێک ئازانن داهاتی ڕۆژانیان زۆرە ینی ئێمە کەیسمان هەبووە خاوەن 3 خێزانە 7 مناڵی هەیە هەش بۆ 9 مناڵی ئیشەکە ڕۆژانە هەر مناڵی 20,000 پەیاکە 20,000 پەیاکە باشە بەلانی کەمەوە ئەم خێزانە لە ڕێگەی ئەم مناڵانەوە ڕۆژی 150,000 پەیاکە بۆیە ئەوان وەکو ئیشێک سەیریەکەن نەک وەکو سوالکردن ژەرێک پرسیارت لێ بکەم نەتیجەی مەترسیداری ئیشکردنی ئەم منداڵەت چییە بۆچی ئێوە ڕێگری لەکەن ینی بۆ ئەمەوێ بە زمانێکی سادە بۆ بینەرەکانم ئەوە شکیتەوە سەر بۆ لە دوجارە ئەم مناڵە نەتیجەکەی چی ئەبێ لە ئێستا و بۆ داهاتوو طبعا هەر ئاوا سێریکەین زاهری کۆمەڵێک کێشە و مەشاکیل بۆ مناڵە دروست ئەمە جارە لە سەرەتایە ئەمە لە سەرەتایە بۆ نمونە ئەم مناڵە ئێمە بپی ئەو مەسحیکە کردمان لە سا 70 بۆ 75 مناڵانە دابڕاون لە خوێندن باشە لە سا چلی ئەم مناڵانە لە ناو بازار و شوێنە گشتەکانە تونوتیژیان بەرامبەرەکرێ تونوتیژی جەستەیی تونوتیژی دەرونی نگلێت یعنی جۆرێک لە پشتگوێ خستن لەلایەن خێزانەکانیانەوە لەلایەن خەڵکیەوە وشەی ناشیرین نەشیاو هەروەها جۆرێک لە تەحەڕوش بەتابەت بۆ کچەکان ئەمانە هەمی ئاماژەی مەترسیدارن بۆ مناڵانە بۆیە بەڕاستیەکەی ئەبێ و خێزانانە ئەوە ڕەچاو چی بەسەر دێ و کەسە مەسەلەن ئەم کەسانە بەڕاستیەکەی بەشێکی زۆریان کوڕەکان ئەتوانین بڵێن گروپە چەکداریەکان سوودیان لێ بینین تەجنی دەکرێن و تووشی جگەرە کێشانە بن تووشی نێرگەلە کێشانە بن کە من بۆ خۆم چەندین کەیسی وامەیە مەشروبات بەکارهێنێ و لەوە زیاتر و خراپترش ئەگەری هەیە مادەی هۆشبەر بەکاربێنن لە ڕێگەی کۆمەڵێک گروپەوە ینی ئەمانە هەمووی ئاماژەی هەیە ئەمە بێ بە کاڵایەک و بەکارهێنرێ بە گەورەیش بێگومان یعنی جاری وا هەیە لە وڵاتانی ئەمریکای باشوور لەسەر ئاستی وڵات ئیسفادەیان لێەکەن ینی بەلایەنە خراپەکە ئیسفادەی لێەکەن ئەمانە هەمی ئاماژەی مەترسیدارە ینی بۆیە ئێمە ئەم لیژنەیە لانێ زۆر کەس پرسیارەکات ئێوە چۆن لیژنەیەک هەڵەسم ینی بە پێ ئەوەی هیچ یاسایەکە بێت تەمان هیچ یاسایەک پاراستنی مناڵ نییە بە شێوازێکی گشتی تایبەت بە مناڵ ئەوانی کە هەیە بە پێی قانونی عمل و یاساکانی سزادانی عێراقی هەروەها یاسای چاودێری نەوجەوانان ئێمە لەگەڵ لەسەر کۆمەڵێ مادە ئەم لیژنەیە دروست بووە ڕستی ئەم مناڵانەکە بەڕاستی ئەبێ خەڵکی دڵخۆش بێت و
هاوکار بن بۆ جگە لە منداڵ پارێز چێ ئەم ئیشانە ئەکات مەسەلەن ئێمە وەکو ڕێکخرا و ئەوە مناڵ پارێز ئەم لیژنە دامی ئەم لیژنەیەکە هەروەها هۆبەی پۆلیسی نێوجەوانان قایمێتی سلێمانی ئەمانە هەمووی وەکو تیمێک پێکەوە کارەکەی زۆر باشە کاک نایف لە هەولێر دیارترین کەیس کە بۆ بەڕێزت هات بێتەوە لە ئیشکردنی منداڵ لەو توندوتی ژیانە لەوەی کە کاریگەری لەسەر دروست کرد بێت وجدانی ئازاردابێ وەک ڕێکخراوی مناڵ پارێز لە هەولێر چی بووە؟ خۆی دوو جۆر بابرێن قسە چیرۆکەیان ئەوەیە ئەوانەی کە ئازارمان دەدا ئەوەیە کە سوکاریان یاخود کەسە گەورەکان زۆر ئیستیغلالی منداڵەکانیان کردێکەوەنە ئازارماندن وەکو کاکاسوان لێ نمونە هیناوە بڕونە لە هەولێریشمە ڕەزدی مناڵانمان کردیە و ستافمان سەردانی ماڵەکانیان کردیا کەسێکە 5 منداڵی نەرتە بازار بۆ خۆی لە ماڵی دانیشتە یعنی خۆی و خێزانەکە لە ماڵ دانیشت و 5 منداڵیشی لە بازار و هیچ ئیشی بۆ بدۆزی ناچی ئیشش بکە لە بەرەوەی کەلتورێک بۆی دروست بووە ڕاهاتنێک لە ژیانی لۆ دروست بووە کە پارێکی ئاسان و باچی بە ئیستیغلالکردنی منداڵەکانی نییە و باچی بە مەترسی نییە لەسەر منداڵەکانی لە شوێنە گشتەکان و لە بازارەکان ئەوانە تەبعاً چیرۆکی وامان هەیە کە ئازارمان دەدا بێگومان حالەتیش هەبووە مەسەلەن منداڵەکە باوکی نەمایەت لەگەڵ دایکی دەژی کە سەردانی خێزانەکەمان کردووە وتیتی ئێوە بتوانن ئیشێک بۆم بدۆزنەوە ئەمن قەت منداڵەکانی خۆم ناخمە ژێرباری ئەو مەترسیەوە لێ ئەو کەیسانەمان هەیە بە بەردەوام و کەیسیش هەیە حتا مەسەلەن وشی باسم کرد زیاتر ئیستیغلال کرایە و گەورەکان زۆر بەکاریدێنین زۆتر ئەو کەیسانن کە ئێمە دایانبینین لەو ڕاستکردنی ئەو پرۆژەیەمان کە لەگەر قایمقامێتی شاری هەولێر هەیتمان زیاتر ئەو کەیسانن کە گەورەکان ئیستیغلالی منداڵەکانیان دەکەن و بەکاریان دێنین یعنی دوو بە شارەوە نیە کە خێزانەکە 100% پێویستی بە بژێوی ژیان و زۆر بژێوی ژیانی خراپێ پێویستی بێشکردنی و منداڵە بێ ینی هەمووی ئەوە نییە بەڵێ ڕاستە خۆی بەڕاستی ئەمە ئەگەر لە سەر هۆکارەکانی ئیشکردنی منداڵ بگەڕین چەند هەژاری بەخۆی ستاندار مەعایرێکی بابرین عالەمیە هەژاری بەرز بێتەوە کارکردنی منداڵان لەگەری بەرز دەبێتەوە یاسا جێبەجێ بکرێت چەند یاسا جێبەجێ بکرێتن ئەوەندە ڕێژەی منداڵی دادەبەزێ چەند ئاستی وشاری کۆمەلگا لە سەروبی ئەوەندە ئاستی کارپێکردنی منداڵ دادەبەزێ یعنی ئەو سێ مەعایرە هەندێکیان هاوتەری بن لەگەڵی و هەندێکیشان پێچەوانن کە مەعایری گشتین و ستانداری عالەمین و هەرێمی کوردستان و عێراقیش بەدەرنین لەو مەعایر و ستاندارانە کەواتە ئەمە دەتوانین بڵێن چەند ئاستی یا ئەو بابرین هەژاری بەرز بێتەوە ئەوەندە ئیستیغلالکردنی منداڵ بەرز دەبێتەوە و چەند دام و دەستگاکانیش لە ڕووی یاسای جێبەجێکردنەوە لە ڕووی بابرین زمانی اجتیماعیەوە چاودێری کۆمەڵایەتیەوە بەهێزتربی ئەوەندە ئەو دیاردەیە کەمتر دەبێتەوە بێگومان ئەو شوێنەی و ئەو منتیقی ئەمە لێ دەژین خۆتان دەزان منتیقێکی گەرمە دائیمەن سیراعاتی لێ نزوح ڕوودەدا کارەساتی مرۆیی بە هۆکاری سیاسی ڕوودەدا وەکو ئەوەی کە لە ساڵی 2014 داعشا هەرێمی کوردستان یاخود ئەوە ئاوارەی کە ڕۆژ ڕویان لە هەرێمی کوردستان کرد ئەوانە دەبنە هۆکار کە ئەوەی ئەو دیاردەیە زیاتر سەر هەر بداتن بەڕای ینی دوو جۆر عیلاجیمان هەیە لە بۆ مەسلەی ئیشکردنی منداڵ مەسلەی ویقایە و مەسلەی عیلاجی بابرێت دوو جۆر دەتوانین ئێمە بەرەنگاری ئەو دیاردەی پیشپێکردن و استیغلالکردنی منداڵ بینەوە مەسلە ویقایەکە هۆشیاری لەسەر ئاستی کۆمەلگا وەکو کاکە ئاسۆ چەند نمونەی هێناوە ئێمە دەبی کۆمەلگا نابێ ببتە هاندەر بۆ مانەوەی منداڵ لە شوێنە مەترسیدارەکان بۆ نمونە لە شەواری درەنگ لە ترافیکەکان لە شوێنە گشتەکان کە ئەوانە مەترسین یاخود لە شوێن کارەکانیش کە منداڵ لەوێ تۆ دەیبینی هاوڵاتیەک دەیبینی نابی ئێمە لەسەر ئەساسی سۆز و عاتیفە مامەڵە لەگەڵ منداڵەکەن چەند هاوکاری ئەو منداڵە بکەین ئەوە ئێمە هاوکاری نابین لە بۆ دوورخستنەوەی لە مەترسیەکەی ئێمە پێی دەڵین بەردەوام بە لە شوێنە مەترسیدارەکەی کە بێگومان ئەوەش دەبێتە زیاتر ڕوبەڕووبوونەوەی ئەو توندوتیژیانی کە بەرامبەر منداڵ دەکرێن لە شوێنکارەکان معلومی جەنابتانە لەبەرەوەی منداڵ توانای حکمی ذاتی خۆی نییە توانای پاراستنی خۆی نییە گەورەکان بەرپرسن
لە پاراستنی منداڵ گەورەکانیش بەرپرسیارەتیان جیاوازە لە ئاستی زیادزیادا. بەڵێ ئەگەر پرسیارێک کورد لە مامۆستانایی بکەم مەسەلەن بۆی ئەو قەیرانانەی لە 2014 یان لە دوای 2013 لە هەرێمی کوردستان شەڕ و قەیرانی دارایی و کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە تاچەند ئەمە بۆ دیاردەیەکی بەرچاو مەسەلەی شپێکردنی منداڵ و ئازاردان و توندوتیژی بەرامبەریان. بێگومان وەکو ئەو داتانەی ئێمە باسمان کرد مەسەل بۆ نمونە باشترین دلیل ئەوەیە ئەمە دەرین ئاوارەکان نسبەیان زۆرە لەو ڕووپێوانی ئێمە لە سلێمان و دیوە کاولەر دەکەین کەواتە ئەوە ینی سەبەبەی توندوتیژی گشتی کە توندوتیژی سیاسیە لە دەوروبەری ئێمە ڕووی دەدایە دەبێتەوە کار لە بۆ کارپێکردنی منداڵ و ئیستیقلالکردنی منداڵ لەبەرەوەی لە خوێندنی و لە مەکتەبی خۆی دوور کەوتەوە تەبعاً هەتا ئیشپێکردنی منداڵ پەیوەندیی باشی لەگە خوێندنیشەیە چەندە ڕێژەی منداڵ لە خوێندن چەندە لە خوێندن کە دوور بکەوێتەوە زیاد بی ئەوەندە ئیشپێکردنی منداڵی زۆر دەبی و بێگومان ئەو کەسێک کە نازیح بووە کە ئاوارە بووە پەنابەر بووە شوێنەکەی دەگوازرێتەوە هەم لە ڕووی سەرچاوی ئابوووریەوە گۆڕانکاری بەسەر ژیانی دادێ و هەمیش لە خوێندن بە دوور دەکەوێتەوە بۆیە ئاسانتر ئەوانە دەکەونە بازار و بۆ پەیداکردن و بەکارهێنانی لەلایەن گەورەکان و بۆ مەسەلی پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکانیان. بەڵێ کاک سەلیم لە دهۆک چارەسەر چییە بۆ ئەوەی بتوانرێت ئەو ڕێژە زۆری کە بەڕێزت باسیەکرێ کەم بکرێتەوە؟ بەێ چارەسەریە شەمیە باشتر ئەم بینین ئەگەر بەردەوام کۆر و سمینار بۆ خێزانە بێنەڤێکردن و خێزان بێنە شیارکردن قوتابخانەیە هەفتشتەگەرەی بێتە باسکردن ماترسیا کارکردنا زاروکە ئەگەر زانان ئاینیر سەرمی بەر ئەڤانتشتا ئەبی بابەتی بۆ دەیک و بابێت زاروکە بێتە باسکردن ماترسیا وێ گونەهاوێ خراپیاوێ سەرکار چونکە ڕاستی وەکیان بینین کارکردنا زاروکی هەندیمە دیفچۆنکردی و هەندیمە سەردانت خێزانە کردین چه تشتێکی باش بۆ خێزانێ نەکردیە تونێ زیانە گەهاندیە خێزانێ ئەفتشتە ڕاستی و ڕاست هەستا ئەگەرێکی دیجە شێن بێژم هەر کو بێتە باسکردن بۆ خێزانە ئەف زارۆکە ڕەوانەی قوتابخانە بکەن قوتابخانە ئەگەر هەموو مەگەرێک حالەتت هەین هیچ بە هەندێک کارتکەن چونکە نەچوە قوتابخانە خێزانێ نافڕێکردیا قوتابخانەیە بۆ ئەگەر هەندێک بێت فەراغا خۆ تژی کرد قەستا کارکردنێکردی چونە قوتابخانە جایگەرەکە و ئەف کارکردنا زارۆکە نامێنیت هەروسا یاسای تند در حق دایکوبا و بین کردن که اکترسا که بود دایکوبا بچه بیت عبد زوری زارکت خفرت کنه پید بینه بن عباج دی بیت ریگرای که بازار که دیر کنش کار کنه. بله کاک سەلیم سوپاس دەکەم دوا سەرنج دەدەم بە تۆ کاگاسۆ بەڵام چارەسەرەکانم بۆ باسکە لە حاڵەتێک ئەگەر خێزانێک حاڵ و گوزەرانی خراپیش بێت مناڵ هی ئەوێ بیخەیتە کارکردنەوە بە کورتی ئەگەر چارەسەرەکانم بۆ باسکەی سوپاس دەکەم. هیچ پاساوێک نییە کاک زانا بۆ ئەوەی خێزانێک ئەگەر هەژارش بێ مناڵەکەی بخاتە ناو بازار و شوێنە گشتیەکان چونکە ئەوە لەسەر دایک و باوکە بەپێی قانون بەپێی شەرع بەپێی لایەنە ئینسانیەکەی بێ دایک و باوک مناڵ بەخێو بکە نەک بە پێچوانەوە مناڵ دایک و باوک بەخێو بکە بە تایبەت لە خوار تەمەنی 15 ساڵی و بەپێی قانونی عمل کە ئەو تەمەنی دیاری کردووە بە هیچ جۆرێک شیاو نییە مناڵ لە خوار 15 ساڵەوە ئیشی پێ بکرێت و لەسەر و 15 ساڵیشەوە ئەگەر ئیش بکات ئەبێ بە کۆمەڵێ مەرج کە کاریگەری لەسەر لایانی خوێندن و سلوک و هەرسوکەوتی نەبێ کۆمەڵێ چارەسەر هەیە من پێش چارەسەرەکان حەزەکەم ئاماژێ بە یەکشت بەم خۆشببختانە ینی گەشتبینین ئیشەڵا کە ئەم دیاردەیە ڕوو زیاتر ڕوو لە کەمبوونەوە بکات وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان وەکو بەشێک لە حکوومەتی عێراق مانگی پێش ئێستا بەشداری پانێڵێک یاخ و کۆنفراسی کرد لە ئەفریقای باشوور خۆشببختانی ینی ئەوە زۆرێک لە بە هەرێمی کوردستانیشەوە کار بۆ ئەوە کراوەکە دیاردەی ئیشپێکردنی منداڵ ئیستیقلالکردنی منداڵ بازرگانی پێکردنی منداڵ لە هەموو وڵاتەکان لە هەموو هەرێمەکان بە جدی ئیشی لەسەر بکرێت بەتابەت لە ڕێگەی ڕێکخراوی ILO ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئیشی لەسەر بکرێت و ئەم دیاردەیە پلان و سیستەمی تایبەتی بۆ دابنرێ تەمان کۆمەڵێک چارەسەر هەیە ئەتوانین لەسەر هەرسی ئاستەکە باسی بکەین ئەگەر لەسەر ئاستی خەڵکی زۆر پێویستە خەڵکی هاوکاریەکانی خۆیان ڕابگرن بە هیچ جۆرێک ئەگەر بە 250 دینارش بێ هاوکاری ئەم مناڵانە نەکەن
چکە هاوکاریکردنی ئەم مناڵانە بەرداوامیدانە بە هاتنە سەرجادی ئەم مناڵانە و بەردەوام بن لە کارەکەیان. لەسەر ئاستی دامەزراوە حکومیەکان زۆر گرنگە حکوومەت پلانێکی جددی هەبێ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردێ. هەروە لە ڕێگەی میدیاکانەوە پێویستەکە بەڕاستیەکەی بەرنمەکانیان شڕوپڕ بکەنەوە وەکو ئەم بەرنامانی جەنابتان بەردەوام ئیشی لەسەر بکرێت لە ڕێگەی سوۆشیال میدیا لە ڕێگەی کەناڵەکانەوە لەسەر ئەم سیاسە زۆر گرنگە کە کاری لەسەر بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم دیاردە. سپاس بۆ بەڕێز کاگاسۆ ئەحمەد ئەوە توێژەر لە لیژنەی پاراستنی مناڵ ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان. سپاس بۆ ڕسار و سپاس بۆ هەردوو بەڕێزان کاک نایف غازی بەرپرسی ئۆفیسی مناڵ پارێز لە هەولێر و هەروە بەڕێز کاک سەلیم محەممەد بەرپرسی غازی سلێمان ببورە بەرپرسی ئۆفیسی دهۆکی منداڵ پارێز. بینەرانی خۆشەویست ئەمە بابەتێک بوو لە ناو کۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان منداڵە بینین لە ترافیک لایتەکان لە کافێکان لە ڕستۆرانتەکان بە ناوی کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆرەوە بەڵام لە دوجارەوەکۆ باس کرا کە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەیە و ئەم منداڵە تووشی لادانەکات بۆیە پێویستە ئێمەش هاوکاری ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان و وەزارەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستانی بە تایبەتیش ڕێکخراوی منداڵ پارێز کە بە وردی کار لەسەر ئەم پرسە ئەکات و بۆ ئەوی لە دوجارە تاکێکی بەهێز تاکێکی هۆشیار تاکێکی غەدر لێنەکراومان هەبێت. لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردنەوە شەمول ئاکتان ئەمانەتی خوای گەورە خواتان.